لا چوارچێوەی هاوکاریەکانی بۆ هێزەکانی پێشمەرگە وڵاتی ئەڵمانیا بەبڕی 1,94,000 دۆلار 20 ئەمبوڵانسی بە تەواوی پێداویستی پزیشکیەوە پێشکەش بە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کرد. ئەم پارچینە گەورەیان بۆ کردوین کە بڕەکەی 3,5 ملیۆن دۆلار بووە. معاملەیان بۆ کردوین بۆ چاکردنەوەی سیارە و چاکردنەوەی چەک کە ئەویش لە بڕەکەی لە 3 ملیۆن دۆلارە بوو. کۆگایەکی هەڵگرتنی پێداویستی پزیشکی کە ئێمە هیچ کۆگایەکمان نەبوو بە مواسەفات بتوانین پێداویستی پزیشکی تیاڵ بگرین بۆیان دروست کردین و ئێستا هەموو پێداویستە پزیشکەکان کە لە هەر شوێنەکەوە دێن لەو کۆگایە بە ڕێکوپێکی هەڵەگرێ و مەترسی ئێکسپایر بوون و خراپبوونیان لێ ناکرێت. ئەمڕۆژ ئەوە مناسبەتی ئەوەیە کە 20 ئیسعافمان تەسلیمەکەن کە تازە و نوێ کڕێویانە و بۆیان هێناوین و وعدیشان داوە لە ماوەیەکی کەمە 15 ئیسعافیکەمان بۆ بێنن. لە دوای 4 مانگ لە شەڕی تیرۆریستانی داعش لە سنوورەکانی هەرێمی کوردستان وڵاتی ئەڵمانیا دەستی کرد بە هاوکاریەکانی بۆ هێزەکانی پێشمەرگە لە ڕووی چەک و تەقەمەنی و دابینکردنی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان تا ئێستاش وڵاتی ئەڵمانیا لە هاوکاریەکانی بەردەوامە. جاری یەکەم نییە هاوکاری لە وڵاتی ئەڵمانیا وەرەگرین بە تایبەتی لە ڕووی پزیشکیەوە هەم لە دروستکردنی کۆگاوە هەم لە یارمەتی پێشکەشکردنی پێداویستی پزیشکی و هەم لە ڕووی چارەسەری بریندارەوە. ئیتر وەزارەتی پێشمەرگە خاوەنی بەشێک لە ئۆتۆمبیلی فریاگوزاریە بەڵام بە گوێرەی پێویست نییە چونکە لە ڕووی ئەسکەریەوە ئەبێ لە هەر یەکەیەکیش سەربازی ژمارەیەک ئۆتۆمبیلی فریاگوزاری لێبێ بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە نەمانتوانیەوە بژمارانە دابین کەین لۆیەکە سەربازیەکان. ئەو هاوکاریە تەبعاً گرنگی خۆی دەبێ هاوکاری پزیشکی هیچ گرنگی کەمتر نییە لە هاوکاری چەک و تەقەمەنی و شێوازی تری سەربازی. بە وتەی فەرماندە سەربازەکانی وەزارەتی پێشمەرگە وڵاتی ئەڵمانیا باپلەی یەکەم دێت لە ڕووی هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە بە جۆرێک لە ماوەی ساڵانی ڕابردوو زیاتر لە 20 ملیۆن دۆلار هاوکاری پزیشکی پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە کردووە لە ڕووی چەک و تەقەمەنیشەوە لەو بڕە زۆر زیاتر چەک و تەقەمەنی داوەتە هێزەکانی پێشمەرگە. هەڵگورد ئەحمەد، کوردسات، نیوز، هەولێر.